ئێمە پارساڵ کەمپینێکمان بە ناوی تۆڕی گەشەبێدانی توانەکانی خەڵکەوە ڕاگەیاند کە پێک دێت لە 4 ڕێکخراو ئەم 4 ڕێکخراوە هەڵمەتێکمان دەست پێکرد بۆ ماوەی مانگێک ئێوە واژۆمان کۆکردەوە لەسەر تەواو نەکردنی نەخۆشخانەی سەد قەرەڵەی مناڵانی کەلار. دیارە ئەم نەخۆشخانەی لە ساڵی 2013 دەست بە دروستکردنی کراوە بە کوژمەی 25 ملیار دینار. ئەوە بەوەی قەیرانی داراییوە 2014 ڕاگیرە تا ئێستاکە تەواو نەکراوە. ئێمە شەو کەمپینەمان ڕاگەیاند بۆ ئەوەی بتوانین لەگەڵ حکوومەتە هەمانگیەک دروستکەین بۆ تەواوکردنی ئەم نەخۆشخانەیە. ئێمە ئەو 6500 ئیمزامان وەرگرتووە، تەقدیمی ئیدارەی گەرمیانمان کردووە. ئیدارەی گەرمیانیش کتابی بە کتابی ڕسمی تەقدیمی ئەنجومەنی وەزیرانی کردو و کتابەکە لە ئەنجومەنی وەزیرانە، بەڵام تا ئێمڕۆ جوابی کتابەکە نەدراوەتەوە. لیژنەمان پێکێنەوە، لەگەڵ ئەندام پەرلەمانە قسەمان کردووە، لەگەڵ کەناڵەکانی ڕاگەیاندنە قسەمان کردووە، لەگەڵ کۆمەڵی خەڵکی تریشا قسەمان کردووە کتابەکە گەیشتوتە ئەنجومەنی وەزیران و لەوێ وەستاوە. فشاری مەدەنیان ناگرینە بەر بۆ ئەوەی هیچ نەبێت بتوانین نەخۆشخانەکان ئەم نەخۆشخانەیە تەواو بکرێت، بۆی خەڵکی گەرمیان بە عام سووری لێ ببینێت، نەک هەندێک جار ئێستا هەرچەنە قەیرانی داراییشە لە زۆربەی شارەکانی ترە نەخۆشخانەی مۆدێرن و نەخۆشخانەی تازە و نەخۆشخانە بە هاوشێوەی ئەم نەخۆشخانەیە تەواو دەکرێت. کەچی ئەم نەخۆشخانەی هەموو شتەکانی تەواو بووە، بەڵام تەواوکردنی ماوە، بەڵام لەبەر قەیرانی ئاڵێن لەبەر قەیرانی دارایی ڕاگیرەوە. کتابەکە لەوێ ماوەتەوە و تا ئێستاکە ئەنجومەنی وەزیران جوابی ئیدارەی گەرمیانی نەداوەتە بە کتابی ڕسمی. 160 بیناکە تەواو بوو، هەموو بیناکە تەواو بووە، بەڵام تەواوکردنی ماوە، دەرگای ماوە، دیواری ماوە، کارەبا و دیواری ماوە، ئەمانەی تەواو بووە، مەجاریش تەواو بووە، هەموو شتەکانی تەواو بووە، بەڵام ئەوەتە